سلام علیکم خۆشەویستان. میهرەبانی بە پێشەنگە بە پشتیوانی خی گەورە لە پێشەنجی دەمینێتەوە. یەکێک لەو بەشانەی کەوا شانازی پێوە دەکەن دڵمان پێی خۆشە کەوا چاودێری چرمان دروست کرد لە میهرەبانی بە چ چاودێری چڕک چاودێری چڕک کەوا دەبیتە یارمەتیدەری نەخۆشەکان لە نێوان خەستەخانەی حکومی و خەستەخانەی تایبەتی لەو بینە زۆرەی کە هەبوو لەوێن دەر پارەکی زۆر لەوێن دەریش لۆدەکی زۆر هەستاین خزمەتێکی جوان تا ئەو دەقێکە قسەی دەکەم لەوەتی کرایتەوە لەو بەشەی وەکو خەستەخانە زەرەری مادی دەکەین نەمانگۆت میهرەبانی پێشەنگا دەببینن بزانن چمان کردێ لە چاودێری چڕ لە بۆ نەخۆشە خۆشەویستەکان. سڵاو بەڕێزان من ڕێباز سعود وەرگری بەشی چاودێری ورد واتە ICU لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی پشت بەخوا ئەمڕۆ ئەو بەشتان پێ ئاشنا دەکەم کە ئەم بەشە پێکاتووە لە 11 تەخت واتە دەتوانین 11 نەخۆش لەم بەشە چارەسەری بۆ بکەین کە ئەم بەشە لەلایەن پزیشک و کارمەندی ڕاهێنرا و تایبەت بە بەشی چاودێری ورد سەرپەرشتی دەکرێت 24 کاتژمێر بە بەردەوامی. ئەم حالەتانەی کە ئێمە ڕۆژانە پێشوازی و چارەسەریان بۆ دەکەین لە بەشەکەمان بریتین لەمانە جەڵتەی دڵ، جەڵتەی مێشک، جەڵتەی سیەکان، سزبوونی سیەکان، ژەهراییبوونی خوێن، بەربوونەوە، ڕووداوی هاتوچوو و چەندین حالەتی تر کە ئێمە چارەسەریان بۆ دەکەین ڕۆژانە. هەروەها لە بەشەکەمان بەشی چاودێری چڕ ئامێری هەناسەدانی دەستکردمانەیە تایبەت بە منداڵی تازەدایک بوو کە پێویستی بە چارەسەر دەبێت لەلایەن ئەو ئامێرەوە. هەر لە بەشتی چاودێری چڕ لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی 24 کاتژمێر لە پێشوازی چارەخوازدان کە پێویستە لەم بەشە چارەسەریان بۆ بکرێت لەگەڵ هەبوونی هەموو پسپۆڕیە جیاوازەکان و پزیشک و کارمەندی ڕاهێنرا و تایبەت بەم بەشە لەگەڵ هەبوونی ئامێری پێشکەوت و سەردەمیانە. لە بەشی چاودێری چڕ لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی بە گونجاوترین نرخ کە وێنەی کەمە چارەخواز چارەسەر دەکرێت. دڵنیابن کە ئەوەی لا ئێمە گرینگە تەنها سەلامەتی و چاکبوونەوەی چارەخوازە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی